کەمی ڕێژەی بارانبارین لە سنووری گەرمیان لەم ساڵدا ترسی وشکە ساڵی لای جوتیاران و خاوەن ئاژەڵانی سنوورەکە دروست کردووە. هیچ ئومێدێکیشیان بە حکوومەتی هەرێم نییە کە قەرەبووی زیان لێکەوتوان بکاتەوە. ئەمساڵ باران نەبارەوە چەند ساڵە وشکە ساڵی و ئەمساڵ وشکە ساڵێکی زۆرە و عەزی وشکەوەتان ناکرد خەلەی سەوز نەبووە خەڵکی نازانێت چی بکات ئەوە حەیوان و وڵاخ و چتمانشەیە دووچار مای نەبووە سەر ئەم فەلاحەتووی نانە نازانین چی بکەین باشتر بوو پار و پێرا باشتر بوو بەس ئیمساڵ زۆر خراپە خۆشتر بوو جووتەکەی جوانتر دەچوویسە عەرز وشکە جووتەکە ناکرێت عەرزەکە ناکێڵێت زۆر مەترسی هەیە زۆرەوە بەهار هات پێشتا سەوزایە لە عەرزان نابێنیت ئەوە وشکە ساڵی و تەواو ئەمساڵ وشکە ساڵیە و حکوومەتیش هیچ ئاورێکی لە جوتیان نەدات یاخ لە ئاخاوەن ئاژەڵ نەدات و ئێمە لە 92 گەڕاندۆ لادیە بە تایبەتی لادیەکان پەراوەز خراوە وەلو وشکە ساڵی و باران ناوەرە داواکان لە حکوومەت ئەگەر بێت و هاوکاری جوتیانەکە هاوکاری ئاژەڵدارەکانەکە لادیەکان چۆڵەکەن کێنە شارەوە پار لە ئیمساڵ باشتر و پێران لە پار باشتر و ئەوە وشکە ساڵی خۆتان نەزان خەلە سەوز نەبووە 8 ڕۆژمان ماگە بۆ بەهار وەڵمان لێ هاتووە نازان چی بکەین کانیە جۆ نییە خەلیە زۆرمان کە دەژێر عەرز و ئیتر ئێمەش بە قورعانی خدارمان نەما ناتوانانی نازان چی بکەین کەسێ نییە یارمەتیەکمان بدا حکوومەت یارمەتیمان نادا وە خەلەی گەرمیانەوە خەلەی کەلارە سەیریکەن وشکە ساڵیە و بەخوا خەلیە زۆرمان کە دەژێر و خەسارێ زۆرەکەین. بەشی پلاندانانی بەڕێوەبرایەتی گشتی کشتوکاڵی گەرمیان ئاشکرای دەکات لە ئێستادا گریمانەی زۆری وشکە ساڵی دەکرێت لە سنوورەکە بۆ ئەم مەبەستەش داتا و زانیاریان پێشکەش بەلایەنی پەیوەندیدار کردووە و ئەو زیانانەیان خەمڵاندووە کە لە جوتیاران دەکەوێت وتیشی ئەرکی حکوومەتی هەرێمە قەرەبووی ئەو جوتیارانە بکاتەوە کە بەهۆی وشکە ساڵی زیانیان بەردەکەوێت. لە ڕاستیدا هێشتا بە گومانی لەوەی کە وشکە ساڵی بێ ئەمساڵ بەڵام ئەگەری زیاتری وشکە ساڵی لە ئەم ساڵدا زیاتر لە ساڵانی ڕابردوو لەبەرەوە تاوەکو ئەمڕۆ بەرواری ئەمڕۆ ڕێژەی بارانبارین لە سنووری قەزای کەلار نزیکەی 40 میلیمەتر باران باریوە بەڵام لە هەمان ڕۆژ بۆ ساڵی پار نزیکەی 96 میلیمەتر باران باریوە ئەمە مامانگەێنێتەوەی کە گریمانەی زیاتری مەسەلەی وشکە ساڵی بکەین و پلانیشمان بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەوە ئێمە تەنها ئەوەیە کە داتا و ئەو زانیارانە کۆ بکەینەوە کە زیانمەندن بە جوتیار و بە بەرهەمی کشتوکاڵی ئەو داتایانە کۆکەینەوە ئێمە ئیدین بە ئیدارەی گەرمیان و وەزارەت و لایەنە پەیوەندیدارەکان بۆ بەرەنگاربوونەوەی وشکە ساڵی. لە سنووری گەرمیان نزیکەی 1,433,221 دۆنم زەوی کشتوکاڵی هەیە و نزیکەی 90% ئەو ڕێژەیەش پێویستیان بە ئاوی باراناو هەیە. داتا و ئامارەکانی کەشناسیش ئاماژە بۆ ئەوە دەکەن لەم ساڵدا تەنها 40 میلیمتر باران باریوە بەراورد بە ڕێژەی بارانبارینی پار ساڵ لەم وەرزەدا ڕێژەکە زیاتر لە 150 دابەزیوە. ئەمەش مەترسی گەورەی لەسەر بەرووبوومی کشتوکاڵی و دانەوێڵە دروست کردووە. پشتیوان وەنداوی کەناڵی ئاسمانی پەیام گەرمیان.